سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. تەواوکەری بەشی 43ەم کارە تازەکەی من لە تەبەس. کاپتاوتی کاهینەکانی ئامون و ئامی و گەورەکانی شار سەرباز لە ڕەشەکانی باشووری میسر و لە دانیشتوانی شاردەن بەکرێ دەگرن و لە ناکاودا هێرش دەکەن و ئاتون و پەیڕەوانی لەناو دەبەن. گەورم لەبەر ئەوەی کە تۆ یەکێکی لەلایەن گرە ناسراوەکانی ئاتون و زۆر کەس خاچە ژیانەکەی ملی تۆیان بینیوە بەدەستی سەربازەکان و کاهینەکانی ئەوان دەکوژرێیت. من وتم فێرعەون ڕێگە نادا ئاتون سەرنگون بکرێ. کاپتاوتی کەس ئیزن لە فێرعەون وەرناگرێ کە بزانێ ئەو ڕێگە دەدا یان نا. لە دوای ئەوەی کاهینەکان هاتنە سەرکار و خوایەتی ئامون و خواکانی تر دەستی پێکرد، هەموو ئەو ڕێگەهێنەی کە دەگاتە ئاسۆ دەبەسترێ بە شێوەیەک کە چیتر ئازوقە ناگاتە شاری ئاسۆ و دانیشتوانی لە برساندا دەمرن. ئەو دەمە ئامون و کاهینەکانی ئەو فێرعەون ناچار دەکەن کە لە ئاسۆ دەربچێت و بەرەو تەبەس بێت و لە بەردەم ئاموندا داچەمێتەوە. کاتێک کە کاپتام قسەی دەکرد من زۆر دڵگەران بووم. ڕوخساری فێرعەون و چاوەکانی و بزەکانی ئەوم هاتە بەرچاو. سکم زۆر پێی سووتا. فێرعەون هەموو تەمەنی خۆی لەوەدا سەرف کردە بوو کە ئاتون بێتەوە سەرکار و پەرە بەدەسەڵاتی ئەو بدا. جەنگ و کینە و جیاوازی نێوان هەژار و دەوڵەمەندەکان لەناو ببا. بەڵام ئەو شتەی کە کاپتا دەیوت وای نیشان دەدا کە هەموو ماندوێتیەکانی فێرعەون بەدەمبادا چوو بێ و دیسانەوە سەردەمی حوکمڕانی و فەرمانڕەوایی کاهینەکانی ئامون دەست پێ بکا. دیسان ئەوانەی بە نرخی بەدبەختی و برسێتی و بەندە و کرێکار و جوتیاران خەزێنەکانی خۆیان پڕ دەکەن لە زێڕ و پارە و نیوەی زەویە بەپیتەکانی میسر داگیرەکەن. وتم کاپتا نابێت ئەم ڕسوایە ڕوو بدا، چونکە ئەگەر ئامون جارێکی تر ببێتەوە خوا کاهینەکانی ئەو بێنە سەرکار، من لەو باوەڕەدا نیم کە تا ساڵێکی جیهانی تر ستەم و چەوسانەوە و جیاوازی نێوان هەژار و دەوڵەمەند لەناو بچێ. ئەی کاپتا من ئەمڕۆ تەقریبەن هەژار کەوتومەتەوە، بەڵام تۆ دەوڵەمەندی. خۆشت دانت بەوەدا ناوە کە داراییەکەی تۆ لە منەوە دەستت کەوتووە. تۆ بە دەوڵەمەندیەکەی خۆت و پاژماوەی داراییەکەی من ئەتوانی کۆمەڵێ سەرباز بەکرێ بگری و من پێت دەڵێم هەتا توانی شمشێر و نێزە و گورز بکڕە و لە نێوان کرێکار و بەندەکان هەندێکیان هەڵبژێرە و ئەم چەکانەیان بەسەردا دابەش بکە، بۆ ئەوەی لەو ڕۆژەی کە کاهینەکانی ئامون هەڵدەستن ئەو بەندە و کرێکارانە بەرگری لە خواکی خۆیان بکەن و نەهێڵن ئاتون لەناو بچێ. چونکە ئەمڕۆ ئەگەر ئاتون لەناو بچێ تاکە شانسی ڕزگاربوونی جۆری مرۆڤ لەدەست دەچێ، چونکە هێشتا زەوی دەوڵەمەندەکان جگە لە زەوی وزاری ئامون لە نێوان زووتیاراندا بەش نەکراوە و ئەگەرچی دەڵێن لە نێوان هەژار و دەوڵەمەندا ناچوونیەکی نییە، بەڵام ئەم جیاوازیە لە ڕاستیدا هەرماوە
دەوڵەمەندەکان بەتوانان و کرێکار و بەندەکان هێشتا هەر نەدارن. بەڵام ئەگەر ئاتون ماوەیەک خوایەتی بکە، بێگومان جیاوازی نێوان هەژار و دەوڵەمەندەکان لەناو دەچێ. زەوی دەوڵەمەندەکان لە نێوان هەژاراندا بەش دەکرێ. لەو ڕۆژەدا هەموو کەسێ کار دەکات و کەس ناتوانێ بەبێ کارکردن لەسەر دەستڕەنجی بەندەکان و جووتیاران بژی. کاپتا، تۆ لە ڕابردوودا لە هەموو شوێنێ لەگەڵ مندا بوویت، منت بە تەنها جێ نەهێشتووە، ئێستاش جێم مەهێڵا، لەگەڵ مندا وەرە بۆ ئەوەی ئەم کارە بگەێنینە کۆتایی و نەهێڵین خوای نوێ لەناو بچێ، فیرعەون نائومێد نەبێ. چونکە ئەگەر ئاتون لەناو بچێ، جگە لەوەی کە سفرەی زۆرداری ڕادەخرێ، فیرعەونیش لە نائومێدیدا دەمرێ. کاتێک کاپتا موتەی بیست هەڵەرەرزی، بەڵام نەگریە، چونکە ئەگەر ئەو بگریایە ئەمزانی کە بە فێڵ وا دەکا. بەڵام لەبەر ئەوەی کە فرمێسک لە تاکە چاوەکەی نهاتە خوارەوە، زانیم ترساوە. پاشان وتی گەورم، ئەگەر خوای نوێ دەسەڵاتی خۆی بپارێزێ، من کە ئێستا پیر بوومە ناچارە بم کە لەمە بە دوا کار بکەم. لە کاتێکدا من توانای کارکردنم نییە. ئەگەر خوای تازە بمێنێتەوە، من وەکو هەندێک لە دەوڵەمەندەکان کە ئەمڕۆ ئەوانیان بە ئاشەوە بەستۆتەوە دەبەسترێمەوە. ئەوەندە قامچیم لێدەن هەتام کوژن. سینۆها، ئایا لەبیرتە جارێکیان لە کریت بە منت وت کە بێمە ناو خانووی ڕەشی خوای کریتەوە کە ناوی مینوتور بوو؟ من بە قسەم کردی، لەگەڵ تۆدا چوومە ناو ئەو خانەیەوە. ئەم جارەش تۆ بەتەمای بچیتە ناو خانوویەکی ڕەشەوە. نازانم کە لەو خانەیەدا چی هەیە. لەوانەیە جارێکی تر لە ناو خانوویەکی ڕەشدا ئاژەڵێکی ترسناک ببینی کە مردووە، لاشەکەی تێک چووە. چونکە بەو جۆرەی کە ئێمە تێی گەیشتوین، خواکەی ئەخناتون لە مینوتوری خوای کریت ترسناکترە. خوای کریت لە بەردەم گاکاندا سەمای بە کچ و کوڕە گەنجەکان دەکرد و لە هەر مانگێکدا کچێکی جوانی دەکردە خۆراکی خۆی. بەڵام خوای نوێی فیرعەون هەزارەها ژن و پیاو دەکاتە قوربانی. ناگەورم، ئەم جارەیان من لەگەڵ تۆدا نایەمە ناو لانەی شەوی خوای ڕەشەوە. کاپتا ناگریە، بەردەوام بەهێم نییە دوا و هەر لەبەر ئەوەی من زانیم کە ئەو شتەی دەیڵێ لەگەڵ باوەڕی ڕاستەقینەی ئەودا چونیەکە. پاشان کاپتا وتی، ئەگەر بەزەیت بە خۆتدا نایەتەوە، ئەگەر بیر لە منیش ناکەیتەوە، بیر لە مەریت و تەهوتی بچکۆلانە بکەرەوە. هەردووکیان تۆیان خۆش دەوێ، ئەوان لەم شارە دوور بخەرەوە. من دەزانم کە گیانی هەردووکیان لە مەترسیدایە. چونکە ئەگەر کاهینەکانی ئامون و دەوڵەمەندە تووڕەکان بەڕێ بکەون، نە بەزەییان بە پیاودا دێتەوە، نە بە ژن و نە بە گەورە و بچووکیش.
کاهینەکانی ئامون کە جارێک فریوی باوەڕسستی خەڵکیان خواردووە بەهۆی بێلایەنی زۆربەی گەلی میسر دەسەڵاتی خۆیان لەدەستداوە بۆ گەڕانەوەی دەسەڵاتیان ئەگەر پێویست بکە زۆربەی خەڵکی میسر بەکوژ دەدەن. ئەوان دەڵێن ئەگەر لە میسردا 100 ژن و پیاو هەبن کە پەیڕەو لە ئامون بکەن لەوە باشترە کە بەقەدەر لمی بیابان ژن و پیاو هەبن کە باوەڕیان بەخوای نوێی فیرعەون هەیە. وتم کاپتە منەزانم بۆچی تۆ ترسەی، چونکە دەوڵەمەند بوویتە. من تاقیم کردوتەوە کە دەوڵەمەندی مرۆڤ ترسنۆک و بێ ئابڕوو دەکا، چونکە دەترسێ کە بەهۆی بەرەو ڕووبوونەوەی مەترسیەکان داراییەکەی خۆی لە کیس بچێ هەژار بکەوێتەوە. تۆ لەبەر ئەوەی سامانت هەیە لە دەنگەدەنگی خەڵکی و هاودەستبوونی چەند کاهینێکی سەرتاشرا و چەند کەسێک لە گەورەکانە ترسەی، وا دەزانی کە ئەوان نەتوانن بەسەر زۆربەی گەلی میسردا زاڵ بن کە هەمویان هەژارن. لە کاتێکدا کە هەرگیز ڕوونادا خەڵکی لە دوای ئەوەی تامی ئازادیان چەشت ئامادە بن بچنە ژێرباری جەور و ستەمی ئامون. کاهینەکانی ئەو خواڕەشەی کە تۆ دەیڵی ئامونە گەلی میسری کردۆتە کۆیلە و ئەوانی لە نەزانیدا هێشتۆتەوە کە هەرگیز نەپرسن بۆچی. بەهۆی نەزانی و پڕ و پوچپەرستی و زۆرداری خوایەتی دەکا. شێوازی هەمیشەی ئەو ئەوەیە کە دەڵێ هەموو دەبێ هەمیشە برسی بن بۆ ئەوەی بەردەوام بۆ من و دەربارەکانم واتە کاهینە سەرتاشراوەکانم کار بکەن. ئەگەر ڕۆژێک یەکێک لەوانە سەر بەرز بکاتەوە و بپرسێ بۆچی، من یەکسەر بە تاوانی بێڕێزیکردن بە خوداوەند بە گوناهی هەڵگەڕانەوە بە کوتەک لێ دەم هەتا خەڵکی بزانێ کە تەنها ئەو شتەی کە من دەیڵێم دروستە و ئازادی مانای ئەوەیە کە هەموو گەلی میسر لە هەموو تەمەنێکدا کۆیلەی من بن، تەنانەت لە قوتابخانەی خانەی ژیانیش کە گەورەترین ناوەندی زانستی جیهانە. من ڕێگە نادەم کە یەکێک بپرسێ بۆچی. کاپتە ئەمەیە پەیڕەوی ئامون. تۆڵی مەریت و تەهود لەم شارە لە مەترسیدان و دەبێ ڕابکەم ئەوان لەگەڵ خۆمدا ببەم بۆ ئەوەی لە مەترسی دووریان بخەمەوە. بەڵام کاتێک کە چارەنووسی ئاتون تەنها ڕزگارکەری گەلی میسر و بگرە ڕزگارکەری هەموو جۆرە مرۆڤێ لە مەترسیدایە، گیانی ژن و مناڵێک چ بایەخێکی هەیە لەسەر ئێمەیە کە داکۆکی بکەین و نەهێڵین چەند کاهینێکی بەتەماح و چەند دەوڵەمەندێکی بێبەزەیی و چاوچنۆک بەهۆی بەکرێگرتنی کۆمەڵێک ڕەشپێستەوە زاڵ بن بەسەر خوای فیرعەون کە خوایەکە لە هەموو شوێنێکەیە لەناو دڵەکانماندایە. ئەگەر بەرگریکردنەکەشمان نەگەیشتە ئاکام و ئاتون سەرنگوم بوو، ئیتر ژیان نرخی نابێ. هەر ئەوە باشترە کە پیا و ژن و مناڵ لەناو بچن. کاپتاوتی ئەو شتەی کە دەبوایە بە تۆم بووتایە. وتم چیتر لەم بارەیەوە گفتوگۆ ناکەم. من هەندێک جار دەڵێم بانی هێنیکی پچکۆلەت لا بدرکێنم، بەڵام پەشیمان دەبمەوە چونکە دەزانم کە کارت لێ ناکا. تۆ ژووک و فیرعەون تووشی شێتی هاتووی. بەم پێ ئەگەر ڕۆژێ لە تاو نائومێدی خۆڵەمێشت بەسەری خۆتدا کرد، دەموچاو و سینەت بە نینۆک ڕووشاند، سەرزەنشتی من مەکە. ئەگەر ڕۆژێک کوژرای هیچ گوناحێک مەخەرە ئەستۆی من بەندەکەی ڕابردووتم، مناڵێکم نییە کە لە دوای مەرگم بەسەرمەوە بگری. بۆیە هەر شوێنێک کە تۆ بڵێ وەکو ڕابردوو لەگەڵ تا دێم. لە کاتێکدا کە دەزانم هاتنی من لەگەڵ تۆدا بێسوودا، جارێکی تر
من و تۆ دەچینەوە ناو خانەیەکی تاریک وەکو خانەی خوای کریت و من گۆزەیەک شەراب لەگەڵ خۆمدا دەهێنم. لەو ڕۆژە بە دواوە کاپتا بۆ جێبەجێکردنی فەرمانەکەی من چەکی کڕی و بەسەر بەندە و باربەرەکانی پێشوودا دابەشی کرد و لەگەڵ هەندێک لە یاساوڵانی فرعەوندا لاتەبەس هاودەست بوو بۆ ئەوەی لە کاتی ڕوودانی شەڕدا ئەوانیش بەرگری لە ئاتون بکەن. لاتەبەسدا نائارامی و برسێتی بەردەوام وەکو خۆی بوو. هەندێک کەس دەیانوت ژیانی ئێمە وەکو کابوسێکی ترسناکی لێ هاتووە کە لە خەوڕابوونی تێدا نییە، بەڵام ئەگەر بمرین لەم خەوە ناخۆشە ڕزگارمان دەبێ. بۆ ئێمە مەرگ لە خەوەڵسانی خەوێکی ناخۆشە. ئەم کەسانە بۆ ئەوەی لەم ژیانە قوتار بن یەکتریان دەکوشت و بۆ ئەوەی چاویان بە گریانی ژن و مناڵە برسیەکانی خۆیان نەکەوێ ئەوانیان دەکوشت. کۆمەڵێکی تر بۆ ئەوەی ژیانیان لەبیر بچێتەوە شەو و ڕۆژ ئاوی جۆ یان شەرابیان دەخواردەوە. لەو ڕۆژەدا ئەو شتەی کە هەرگیز کەم نەبووە ئاوی جۆ و شەراب بوو. ئەگەر یەکێکی تری لە شەقامێک ببینایە کە نانێکی پێیە دەیوت ئەم نانە لەگەڵ مندا بکە بە دوو کەرتەوە چونکە ئێمە دوو براین و یەکسانین. ئەگەر کەسێکی تری بە کراسێکی کەتانەوە ببینایە ئەیوت کراسەکەت لە بەردا بکەنە بیدەرە من کە ماوەیەکە بێبەرگم. لەمە بەدووە سەرەی تۆیە کە کراست نەبێ. هەر کەسێک کە خاچی ژیانی پێبوایە ئەگەر بە تەنها بکەوتایە دەستی شاخدارەکانەوە بێگومان دەکوژرا و لاشەکەی فڕێ دەدرایە نیلەوە. تیمساحەکان بۆ خواردنی لاشەکان ئەوەندە بوێر بوون کە هەتا ناوشاری تەبەز دەهاتن. بەم شێوەیە دوو جار 30 شەو و ڕۆژ تێپەڕی واتە 60 ڕۆژ. بەڵام لە دوای ئەم ماوەیە خوایەتی ئاتون لە تەبەزدا لە ناو چوو چونکە سەربازانی ڕەشپێست و سەربازانی شەردەن کە لەلایەن کاهینەکانی ئامون و گەورەکان و ئامیەوە بەکرێ گیرابوون هاتن تەبەسیان گەمارۆدا بۆ ئەوەی کەس نەتوانێ ڕابکە. لە ناو تەبەسیشدا هەموو شاخدارەکان هەڵسان و لەلایەن کاهینەکانی ئامونەوە چەکیان بەسەردا دابەش کرا. هەندێکی زۆر لە خەڵکەکە کە لە دڵەوە نە لایەنگری ئاتون بوون و نە ئامون لەبەر ئەوەی کە لە بگرە و بەردە و نائارامی و برسێتی تەبەس بێزار بوون چوونە ڕیزی شاخدارەکانەوە و دایانوت خوای نوێ جگە لە ئاژاوە و برسێتی هیچی بۆ ئێمە نەهێناوە. ئێمە لەو خوا بێوێنەیە و بێبەزەیە بێزارین. کاتێک کە ڕاپەڕینی شاخدارەکان دەستی پێکرد من لە مەیخانەی کلکی تیمساحدا بووم. ڕوون کردە بەندە و کرێکارەکان وتم منەی سەلمێنم کە لەم ڕۆژانەدا ئاتون خوایەتی کردنی خۆی بەڕاستی دەست پێ کرد. ستەم بەسەر دادپەروەریدا زاڵ بووە و بێگوناهەکانیان کوشت و ئەوانیان بە ئاشەکانەوە بەست و بەبێ ڕەزامەندی دەست درێژیان کردە سەر ژن و کچی خەڵکی بێتاوان.
بەڵام من کە پزیشکم دەزانم کە کاتێ سکێ بۆ چارەسەرکردنی ڕیخۆڵە گیراوەکەی هەڵدەدڕم خوێن دەڕژێ، هەتا خوێن نێتە خوارەوە نەخۆشەکە چاک نابێتەوە. ئەم ستەمکاری کە ئێوە دەیبینن هەمان ئەو خوێنەیە کە دەبێ بڕژێ بۆ ئەوەی نەخۆشەکە واتە حکومەتی ئامون و خواکانی تری میسر لەناو بچێ. دان بە خۆداگرتنی ئازار و خوێن ڕژان بۆ لەناوبردنی بیماری ڕێگە پێدراوە، چونکە تەحملی دەرد کاتیە و لە دوای ئەوەی کە نەخۆشەکە چەند ڕۆژێ تەحملی ئازاری کرد، ئەوەی کە دەمێنێتەوە لە تەمەنی بە ئاسوودەیی و لەش ساغیەوە دەژی، کەواتە ئەی بەندە و کرێکارەکانی ڕابردوو بۆ پاراستنی خوای ئاتون شەڕ بکەن و ترستان لە مردن نەبێ، چونکە لەم جەنگەدا ئێوە هیچتان نییە کە لە دەستان بچێ بۆی دڵگران بن و گیانی ئێوەش ئەگەر ئاتون نەمێنێ هیچ سوودی نابێ، چونکە ئەگەر شاغدارەکان لە دوای هاتنە سەرکاری ئامون و خواکانی ڕابردوو نەتان کوژن، ئەوە دەتان نێرنە کانگا یان وەکو ڕابردوو دەبنە بەندە و کرێکار. بەڵام ئەوان پێکەنین و وتیان سینۆها تۆ پیاوێکی سادەی و لە ڕووی ساویلکەی خۆتەوە وا دەزانی کە خوایەک لەگەڵ خوایەکی تر و فیرعەونێک لەگەڵ فیرعەونێکی تردا جیاوازی هەیە. لە کاتێکدا کە هەموو خواکان چوونیەکەن هەرچیەک دەیڵێن درۆیە بۆ گەرمکردنی بازاڕی خۆیانە، هەموو فیرعەونەکانیش لە یەک دەچن، ئەوەی دەیڵێن تەنها بۆ ئەوەیە کە دەسەڵاتی خۆیان بپارێزن. هەر ئەم فیرعەونە دەڵێ هەموو تاکەکانی مرۆڤ یەکسانن، جیاوازی لە نێوان بەندە و گەورەیەکدا نییە، وەکو فیرعەونەکانی تر درۆزنە، وەکو ئەوان خۆی بە گەورەتر دەزانێ لە بەندە و خودی ئەو ئێستا لە کۆشکی پاشایەتیدا سەدان بەندە و خزمەتکاری هەیە. ئەگەر یەکێک لە ئێمە ئەمڕۆ بۆ کۆشکی فیرعەون یان خانووی یەکێک لە دەربارەکان بچێ بڵێ لەبەر ئەوەی یەکسانی بەرقەرار بووە بەندە و گەورە و هەژار و دەوڵەمەند جیاوازیان نییە، من ئەمڕۆ هاتووم کە لەگەڵ ئێوەدا نان بخۆم، پاسەوانەکانی فیرعەون یان دەربارەکانیان دەیکوژن. فیرعەون لەبەر ئەوە پاڵپشتی لە یەکسانی دەکا، چونکە ئامرازی پاراستنی دەسەڵات و بەردەوامی پاشایەتی ئەو ئەموتانەیە. ئەو لە دڵەوە خوازیاری یەکسانی نییە، ئەگەر واش بێ هەرچۆنێک بێ خۆی بە بەرزتر لە هەمووان دەزانێ. لەو باوەڕەدایە کە ئەو دەبێ دەسەڵات و پایە بەرزی و دەوڵەمەندی خۆی بپارێزێ. هیچ کەسێ بەقەدەر ئەو زێڕ و کانزا و ژنی جوانی نەبێ. دەربارەکانی ئەو کاتێت دەبینن فیرعەون بەبێ ئەوەی کە لەوان زیاتر بێ، چونکە ئەویش مرۆڤە، سوود لە هەندێ تایبەتمەندی وەردەگرێ کە خۆی دەڵێت نابێ سوودی لێوەربگیرێ. هەوڵی ئەوە دەدەن کە ئەوانیش لەو جۆرە تایبەتمەندیانەیان هەبێت و زێر و کانزا و ژنی جوانیان هەبێ. دەربارە پلە دووەکانیش هەروەها پلە سێکانیش بگرە هەموو ئەو کەسانش کە لە یاساوڵەکانی فیرعەونن بەم جۆرە بیر دەکەنەوە و کاری بۆ دەکەن. بەڵام تۆ سینۆها لەبەر ئەوەی کە پیاوێکی سادە و چاکەکاری و بەردەوام بە خۆڕایی ئێمە چارەسەر کردووە، لە کاپتامان بیست کە گەنمەکەی خۆشت بە خۆڕایی داوەتە خەڵکی هەرگیز ناکوژرێی، بۆیە ئەم گورزەی کە بەدەستەوە گرتووە فڕی بدا، چونکە دەستەکانی تۆ بۆ ڕاوەشاندنی ئەم گورزە دروست نەکراوە. ئەگەر شاخدارەکان ئەوەت بەدەستەوە ببینن دەتکوژن. بەڵام ئێمە وەکو تۆ وتت لەبەر ئەوەی کە هیچمان نییە بە لە دەستچوونی دڵگران بین لە مەرگ ناترسین. ئەگەر شاخدارەکان ویستیان بمان کوژن بەرگری لە خۆمانەکەین، ئەگەریش کوژراین زۆر دڵگران نابین،
چونکە لەم 6 ڕۆژەدا کە ئێمە چیتر بەندە و کرێکار نەبووین لەزەتمان لە تەمەنمان کرد و تا توانیمان خواردمان و نۆشیمانەوە و لەگەڵ ژن و کچی دەوڵەمەندەکاندا ڕامان بوارد. ئەگەریش بکوژرێن پەرۆشی خواردن و خواردنەوە و ڕابواردنی ژنە جوانەکان لە دڵماندا نابێ. ئەم وتانە لە ڕوویەکەوە کاری لە من کرد، ئەویش لە ڕووی پیشەی پزیشکیەکەمەوە بوو. من سەلماندم کە دەستەکانی من بۆ ئەوە دروست نەبووە کە گورز ڕابوەشێنێ، بەڵکو بۆ بەکارهێنانی ئامرازەکانی نەشتەرگەری دروست کرابوون. بۆیە گورزەکەی خۆم فڕێدا و گەڕامەوە ماڵ و سندوقی کەلوپەلی نەشتەرگەری و پزیشکیەکەی خۆم گرتە دەست بۆ ئەوەی کاتێک کە شەڕدەستی پێکرد خەریکی چارەسەرکردنی بریندارەکان بم. گوێگرانی خۆشەویستی دەنگی خاک، تا سبەی شەو لە عەڵقەیەکی نوێی سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون لە کاتژمێر 10 شەو دێنەوە خزمەتتان. هەر شاد بن. شەوێکی ئارام.